بێ لە ساردەمیش بە تاقە کراسی کوردیەکی هاتیمە چ بکەم خەرک هەردێک گوت خوا کراسی کوردی بە کراسی کوردی جوانە بەخوای مژگەلەکەم پێ خۆشە لە ناو پاش ئیشاڵڵە هە کراسی کوردیان لەبەر دەکەم مەوزانەوە قسەکردنم بە ئی خۆش ناوان نەچوو لە مزگەفتێ ژوا تاقە تەق و دەنگە دەنگری دەبێ قسەمان لە بۆ بکەم چ میزانم هەر یەکسەر وا یەک دووەکان هەراتن ئێ لۆ لۆ وەڵا ئەتوش ڕدێنسکی مامە لۆ هادەرێ سەلام عەلەیکۆم کوی کاکە باشی ئەحواڵت کووە نای بەڕێزت کاک ئەحمەد کوی باشی یا ڕەبی هەر باش بی ئەو لۆ برایانایەتە سلمان بەقورئان نازانم ناویتە ئەبووبەکر کاک ئەبووبەکر دەوەرەکەنمان خەرچی سی ساڵینی ئەدی چ بەخوای دێ سوندم خوارد دەوەرە کاگە بوو بەکردێ لەگە کاگە ئەحمەدی باشن ئەحواڵتان باشە تەندروستیتان باشە لە سبەینە زوو زۆر ناوسی ساوی دەگەڕێمەوە وەڵڵاهی ها بە دەرزی لە دوو خەشی دەگەڕێم کەس نییە باشە خەناشتەوەیتا ساعتنەوەی لە خەوێرناست هەتانوو لە خێر هەتانوەی لە خەوێرناست دەتوەرەکەنم وەرکنم باڕۆمانەوە ڕۆژێکە هەتانوەی لە خەوێرناستی ئەنگۆ بۆ سبەینی زوگەیشتی نیرانە وەڵا سەیرەکە خوا بەڕاستی بەخوای پێشمە لای هەسپایم و هاچیمە دەرێ خەڵکەش هەموو ئەخەزایم کو تێگەیشتیمە هەروەم زانیە خەرچی گوندی زوو هەردەستی تەنگۆتم بچم لەگەیان پێڕا بگەم نانە چی بخۆم ئیشە چی بکەم ئەوە قەدیم وا بوو ئارێ وەڵا ئێستا فەرقی نییە قەومی ئێرە و قەومی شاری بچێکە لە خەوێرستی نەودا کاک ئەحمەد لێمان تۆڵە بوو ئەرێ کاک ئەبووبەکر ئاوەش ئەبووبەکر باشی مام ئەبووبەکر ئەحواڵ باشە دەبم زانستەکەی بەچێەوە خەریکە و لۆ قسەمان لۆ ناکە خۆت تووڕە کردیا ناوەڵە خۆت تووڕە نەکردیا دوکانم هەیە وڵا دوکانی چت هەیە شەکەرا پشتی ڕەبی قەلبی ساغ بیکەن ئێستا گوندی ژۆ چ شاری لێ هاتی خەرک خوا بەڕاستی وڵا کابرا هەیە یعنی ناخۆ لێرە مریشی ڕاگری سەلە گوندەی هەیە مریشی نییە ئەم دوێ نەهۆ لێرە دنیا هەنەک ئەشام کڕی کابرا بۆ ئاسنە فرۆش بوو مریشی ڕاگر بوو کۆتی ڕاگر بوو ئێستا وە لە گوندی نا ئەمریشکە نییە مریش ئەدی ئێستا سی ساوە بە خەریکە وڵا دوسێ مەلا عیوانیان هەیە ئەوی کەش هەڵێن باقسێ و ئەوی هەموو معاشە باشە لۆ نەمایە لۆ ئەو شتان ئەها نەماینە گوندیانی چ گوندیانی مەڕ و ماڵات و کشی ناوی و ئەکە منداڵەکان بەخێو ناکەن بەخێو یعنی عیوانی بەخێو ناکەن تاقەتیان دەمێ ئەوی ئەخوینی و ئەوی کەش هەیە شورتەیە و هەیە پێشمەرگەیە و ئەویشان ناکەن ڕەبی لە شتان ساڵی دیوە چ دەکەن بە چۆ خەریکەن ئەنە ئیشێ مزگەفتەیە کەپرەکە لێرە دووسەکەی ڕەبی قەلبتان ساڵ بن کاکە سەلامەت بێ یاخوا دەبی بزانمە چ دەکەی بە چۆ خەریکەی بە خۆدام داواکەم میرانەیە لە مزگەفتەیە ئەوە دیکەش کاتی هاوینان خەریکی باخچەوە شتانە چ تێ لە باخ وەڵای هەنارە و هەندیرە ئەدت خۆم لە وەختی وشکە ساڵی هاتیمە نە هەنارمایە نە هەنجیرمایە هیچ نەمایە کەتێ دوایە گەنا ڕاگەانەکانی چاتن ئەوان زواتن ئەرێ وەڵا ڕاهی بەداخۆ زۆر سولێ ها ئەگەنە وڵات زیت خۆشە ئایرەوەڵە زۆر کەش و هەوایەکەی خۆشە داروبارە جوانەی لێ باشە چەند مار لێرەنا بەخوای تقریبا ئێستا نزیکەی دەوری 350 تێبی ئەدی چەند مزگەفتی لێە چەند دوو مزگەفتی لێ ئەدی مەکتەب و شت مەکتەبیش متوەسطی لێ سەنەوی لێ سەرەتایی لێ نەخۆشخانەشی لێ خۆشخانەشی لێ یان گوندێکی گەورەیە و خزمەت گوزاری باشەوە بەخوا بەس بەکو پێویست نییە خستەخانەکان گچکەیە قوتابیەکانی زۆریان ئەسنا شەقراوێ هەندێک ئەسنا هەری لێ لە بۆ عەدادیە هەندێک ئەسنامی ڕۆستەمەی ئەوانی بڕێک دوورێ دەستن ڕاستە ڕەبی قەلبتان ساغ بیتن دەستان خۆش بیتن